وەڵازان خۆشەویستان لە چەوەری دومی بەرنامەکەماندا باز لە زیانەکانی ئەو خواردن و خواردنەوانە دەکەین کە لە پلەی گەرمی بەرزدا دادەنرێت لە مارکێتەکاندا بێ یاخود لە کۆگاکانیان لە هەر شوێنێکدا کە پلەیەکی گەرمی زۆر بەرزە بێت کاریگەریەکی دەبێت لەسەر پێگاتەی ئەو خواردنانە یاخود کالێکە کیمیایەکان چین کە دەبێتە مایەوەی کە بەها خۆراکیەکەی لە دەستبات یاخود ئەو خواردنە ئامادەکراوانەی کە لە شەقامەکان لە شوێنەکاندا دەیبینین کە لە گەرمایەکی زۆردا لە پلەیەکی گەرمی زۆر بەرزدا ئامادە دەکرێن ئایامە چ زیانێکی دەبێت وە گرنگترین ڕێنمایەکان چین بۆ ئەم بابەتە بۆ فرۆشیاران بۆ کەسانی کە خواردن ئامادە دەکەن لە دەرەوە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ئەرکان مەنوچەر پشکنەری نێودەوڵەتی سەلامەتی خۆراک کاک دکتۆر گیان زۆر بەخێر بێ. سپاس بۆ جەنابیشتە. سپاس. ئەم ساڵ هەستە کرد گەرمتر بێت لە ساڵەکانی دیکە ئەزەم وا دەرەکەوێ زوو هۆشداری دەدرێت کە خەڵکی نچنە دەرەوە. ئەم گەرما زۆرە کاریگەری ئەبێت لەسەر خواردن لەسەر خواردنەوەکان و کاریگەریەکانی چین. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ میوانداریتان. بەگشتی پلەی گەرمی کاریگەری گەورەی هەیە لە سەلامەتی خۆراکە. ئێمە چوار یاسای گشتیمان هەیە لە سەلامەتی خۆراکە، دوانیان وابەستەی پلەی گەرمیە. یاسا گشتەکانی سەلامەتی خۆراک چەند جارێک لێرە باسمان کردووە. سەرەتا بریتیە لە کلین واتە ئەو خواردنە ئەبێ پاک بێ، چۆنێک ئامادەیەکی هەوڵ پاک بێ و پیسی بینراوی پێوە نەبێ، بۆ منە قوڕە خۆڵە پیسی هەر شتێکە. پاشان سێپەرەیت ئەنی جاکردنەوە هەموو خواردنێک کە هەڵیەگری پێویستە هەر خواردنەی تایبەتمەندی خۆ هەیە، بۆ منە خواردنی ئامادەکرا و نابێت لەگەڵ سەوز و میوەدا بنرێ، سەوز و میوە نابێت لەگەڵ گۆشتە هەڵبگیرێ. دوو یاساکەی تریان بریتیە لە کوڵ ئەن کوک، لێنان لەگەڵ ساردکردنەوە. لێنان واتە پلەیەکی گەرمی بەرزە کە باسیەکەین دواتر، لە پلەی گەرمی بەرزدا لێ بنرێ. کۆڵ واتە لە پلەیەکی گەرمی نزمە هەڵبگیرێ، چونکە پلەی گەرمی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر تێکچوونی پێکاتەی کیمیایی خۆراکەکە و زائیدەن گەشەی بەکتریا و مایکرۆئۆرگانیزمەکان کە لە هەر گروپێک لە بەکتریاکان لە پلەیەکی گەرمی تایبەت تا گەشەکان. تەنانەت گروپی بەکتریامان هەیە لە 4 پلانی ناو پلەی سەلاجەیە گەشەکەن، ئەوەی کە پێوتێ ساردکەرەوە. بۆیە هەندێک خۆراکمان هەیە ئەوترێ لە 3 ڕۆژ زیاتر لە ناو سەلاجەکە بەکاری مێنە دوایەوە، چون ناو سەلاجەکەشە خراپە بێ. بۆیە جەوێکی ئێستەی کە پلەی گەرمی ئەم وڵاتانەی ئێمە ساردە گەرمە ئەبێ زۆر ڕەشاوی ئەو بابەتە بکەین. کەواتە ئەوەی جەنابەت باسە کرد، مەگەر لە خاڵێکیانەوە دەست پێ بکەین با جارە باز لە پلەی کوڵانەکە بکەین. بەندی خێزان کەوتویە تەبیعەتی تا کەوتویە حەزەکە بنمونە لە حەزەکەم گۆشتەکە زۆر نەکوڵابێت، تۆزێک جێڕی پێ بێ، حەزەکاڵە وەکو پشمەکی لێ هات بێ. بە شێوازێکی گشتی چۆن ئەوانەی کە پسپۆڕن لە بواری خۆراکە باس لە قرچاندنی ڕۆنەکەن هەمویان کۆکن لەسەرەوەی کە خراپە، ڕۆن بقرچێ و دووکەڵ بکە. بۆ خواردنەکان جیاوازیانێ ئایا دەبێت بە فعلی بە تەواوەتی بکوڵێن و شی ببنەوە یا پێویست بۆ هەموو کوڵانە ناکات؟ بەڵێ، یاسایکی گشتیمان هەیە ئەڵێن کە لە سەدا 80 بەرەژووری بەکتریاکان و مشەخۆرەکان لە 85% 75 بۆ 85% لە ناوچن. هەر بۆیە بینین کە لە کەناڵە تیڤەکان یانەوەی چوو بێتە وڵاتانی دەرەوە حەزێکی خۆراکیان هەیە کە پێوترێ گۆشتی ستیک کە ناوەکەی هەر سوورە. ئێمەش پێمان سێراڵین چۆن گۆشتەکە ناوەکەی سوورە ئەخورێ. بۆیە شێفەکان لەو ڕێستۆرانتە گەورانەیە محراری خۆیان بێ، هەموو شێفێک محرارێکی پێە ناو ستیکەکە چێکەکە بزانە سەر و هەشتایە، ئەگەر سەر و هەشتا بێ ڕەنگەشی سوور بێ هەر بەکارێنن بۆ خواردن. بۆیە 85 پلە باش ڕێگەیەکی سەلامەتە بۆ ئامادەکردنی زۆرینەی خۆراکەکان. بەڵام لە هەمووی باشتر ئەوەیە کە خۆشبەختانە ئێمە بەداخەوە کۆمەڵێک گرفتمان هەیە لە خۆراک و زنجیرەی خۆراکی لە هەرێمی کوردستان، بەڵام خەڵکی ئێمە حەزی لە کوڵانە. ئەم کوڵانەوەی کردووە کە بڵێ لە سەدا 90 بەرەژووری مادە زیان بەخشەکان لە ناوەچن، حتا کوڵان و پەستانمان هەیە بخار، ئەوەی تر هەر زۆر زۆر سەلامەت و سەیفە. باشە، لەگەڵ ئەوەیە کوالیتی و پێگاتی خواردنەکە ئەو پرۆتین و مادە سوودبەخشانی تایەتی بەو کوڵان و پەستانە بەشێک لە خۆراکەکان لە دەستی نادەن یان گرفت نییە؟ ئەو خۆراکانی کە پێڵین خۆراک لە دەستی نایەن، مەگەر ئێمە سپیەکانمان هەیە شیرەمەنیەکان، کۆمەڵی بەکتریامان هەیە پێیان تێ پرۆبایۆتیک بەکتریای بەکتریای سوودبەخش، بۆ نمونە ماست.
ئەمما ئێستا ئەگەر بێت و پلەی گەرمیەکەی بەرزکرێتەوە بکرێ بە کۆمەڵێک شت ئەو بەکتریا سوودبەخشەکان نامێنن ئەوە نەبێگینا بەگشتی مادە خۆراکە لە ناو خۆیان بێنێتە بۆ نمونە گۆشتە کە ئەکڵێنرێ ئاوەکەی پێوتێ کروت پرۆتین ینی لە 160 پرۆتینەکە لەو ئاوایە تۆ هەر بەکارێنیتەوە ئەوە دەست نایە باوی خۆراکی دەست نایە ئەو کالێکە خراپای خود ئەو کالێکە کیمیانە چینکە بۆ منە خواردنێک بە تایبەتی و خواردنە لە قوتوراوانەی کە هەن لەبەر پلەی گەرمێکی زۆر بەرزادا ئەنیا خود لە مارکێتەکانی بینین لە بە بەرخۆرەوە پلەی گەرمی زۆر بەرزە ئەم خواردانەدا ئەنرێن چ کاریگەریەکی بە لەسەر بەها خۆراکیەکەی لەسەر کوالەتی خواردنەکە وە زیانەکانی چی دەبێت بڵێ ئەوەی کە باسمان کرد باسی ئامادەکردنی خۆراک بوو ئەمەی گەجەناو باسێکی باسی هەڵگرتنی خۆراکە هەڵگرتنی خۆراک ئێمە پلەیەکی ستاندەرمان هەیە پێوتێت دەینجەر زۆنی مەترسیدار بۆ خۆراک کە لە 4 پلەیە تاوەکو 45 پلە یاخۆ تاوەکو 6 پلە ئەمە باشترین پلەی گەرمی لەبارە بۆ بەکتریاکان گەشە بکەن لە پلەیەکی گەرمی ئاسایی سەر و 4 پلەیە بەکتریا لەسەر مەسەڵەن پلێک گۆشت دوو ئەوەندە زیاکە یعنی لە پلەی گەرمی ژووری ئاساییە پارچەیە خۆراکدا بنێ بەکتریا بێ بە دوو ئەوەنەتەیە ئەگەر فەزاکە پیس بێ بۆ نمونە کەشی کراوە بێ ئەوە ئەگەر 1 ملیۆن لە سانتیمەتر دووجایەکە 1 ملیۆن بەکتریا بێ ئەوێ بە 2 ملیۆن ئەوێ بە 3 ملیۆن بە 4 ملیۆن بۆیە پلەی گەرمی زۆر گرنگە هەر خۆراکی هەر میوەیەک کاتیگۆری خۆی هەیە پۆلەن کراون ئەمە لە چ پلەی گەرمیەکەدا مرێ ئەوە لە چ پلەی گەرمیەکەدا مرێ بۆیە بەگشتی پلەی گەرمی ئەبێ لە خوار 4 پلە یاخود لە خوار 8 پلە بێ بۆ نمونە ئێستا بەداخەوە ئەیبینین کە لەم وەرزی گەرمایە هێلکە کەم دوکاندار هەیە هێلکەی لە ناو بەڕادا دانابێ ناو ساتکەرەوە کە لە کاتێکا هێلکە لە خوار 8 پلەی دانرێ بۆیە دوو جۆر کاریگەریمان هەیە کاریگەریە کە بەکتریا گەشاکە کاریگەریەک کە هەندێک مادە لەگەڵ تشتی خۆرا تەفاعلی کیمیاییەکەن بۆنەوە ئاوەی کە لە دەبەیەکای پلاستیکا لەبەر خۆرایە پۆلی ئەسیلەکە کارلێکەکە و مادێکی کیمیاوی زیان بەخش بگەێنن بەڵام بەگشتی پلەی گەرمی کارایەکی یاریدەرە بۆ گەشەی بەکتریاکان و ئەبێتە هۆی تێکچوونی کوالەتی چکۆ بەکتریایە مادەی خۆراکی بەکارێنێ و تێکچوونی تەندروستی چکە زیانەکە بوون منە ژە هەندێک بەکتریامان هەیە ژەهر دەرەیە خواردنێکی ئامادەکرا و چاکە بەڵام کە ئامادەکرێ ئەبێتە ژەهر وەک بیزنیمان جارێکەش دەرە باسمان کرد لە پێم وابێ لە هەولێر بوو کە ڕێکخراوێکی خێرخوازی خۆراکی ئامادەکرد بۆ کەمپێکی ئاوەرەکان پاش ئامادەکردنی خۆراکە و دابشکردنی ژەهراوی بوون ڕوویە دواتر زانرا کە بە گەرمی خراوەتە ناو قاپی پلاستیکەکانەوە و پاش ماوەیەک ماوەتەوە ئینجا دابشکرا و بۆیە ژەهراوی بوون ڕوویا بوو باشە کاکتۆر تۆ باست لەوە کردوتە لە وڵاتانی ئەوروپا شتێفە بەناوبانگەکان هەرێکە و گەرمیپیەکی خۆی پێیە بەسخۆ خێزانەکانی ئێمە و خوشک و دایک و پووری ئێمە لە ماڵەوە هەمووی گەرمی پێوی نەبزانێ 8 دەرەجە و 4 دەرەجە کامەیە منەمێ بە زمانی چێژ لێنەرەکانی خۆمانەوەی لە ماڵەوەی قسە بکەین کە ئەڵی 4 پلە یاکەڵی 8 پلە ئایا سەلاجە ناو بە فرگینەکەی ئەوەی مجەمیدەکەی بە فرگەکەی ئاسایەکەی کە شتی تیاڵەژیرێ ئەمە چەند پلەیە یا کاڵی 4 پلە لە کوێیانە بێ ئەمە خاڵی تر باسی بابەتێکی گرنگی کرد وتە هێلکە بێ لە خوار 8 پلەوە هەڵگیرێ بەڵام ئێستا پلەی گەرما ئەگەر سپرێتیش ئیشکا لە ناو دوکانەکانە لەسەر و 15 پلەوەیە بۆ ریژنەکانی قایم قامێت و بۆ لایانی بەرپرس ئەیەڵێ هێلکە بەو شێوازە دابنرێ بابەت تەوەری یەکەمیان کاوەیە ستاندەری کابانی ماڵ چۆن بێ بۆ خۆراک ئەوەی کاڵێن بە پلەی گەرمی بەرز بێ لە لێنانە هەرکە شتێک قوڵپیا یعنیتر سەر ئەوە یعنیترەوە سەیف و سەلامەتە بە پێی ستاندەری زۆرینەی بە ساردکەرەوەکان پێما بێ لە بینی 4 بۆ 6 کە ئەمە سەلامەتە خۆت ئەتوانی قیاسی بکەیت هەموو ساردکردەوەیەک تایەتی ئەڵێ ئەگەر بیخێتە سێ ئەوەندە پلاکە بیخێتە 4 ئەوەندە پلاکە بۆیە ساردکردەوەیەک کە لەم ڕۆژانەیە بەم کوالێتانە دروستکرا بێ هەمووی لە خوار 5 پلەوەیەکەوە سەیف و سەلامەتە سەبارەت بە هێلکە و بابەتەکانی تر بەڕاستیەوە کارێکی ئیداریە دیارە من بینیمە کە ئیجراتەکەن بەڵام هەندێکی ڕۆشنبیری تاکە تۆ ئەگەر لە مارکێتەکەی دراوسێتان هێلکەت نەکڕێت چکە لە ناو بەڕادانی ئەویش ناچارە بەڕادی بۆ بێنێ ناچارە لە ڕاگەیاندنەوە بێم سەقافەتانە بڵاو بکرێتەوە سەلامەتی بابەتی سەلامەتی خۆراک لە هەموو جیهانە
چەندین ڕێکخراوی هەیە چەندین ڕاگەیاندنی هەیە و حکوومەتەکان لە پرۆگرامەکانی خوێندنە تۆ کە ئەبیتە خوێندکارێک لە پۆلیەکی سەرەتاییەوە هەتا چتە 12 ئەگەر هەموو ساڵێک پرۆگرامێکە پێ بوتێ هەموو مرۆڤگیانی خۆی خۆشەوێ ئەو سەقافەتە وای لێکا کە ئامادە نەبێ لەسەر شەقامەکان گۆشتێک بەم چل پلەی گەرمایە سەر بڕابێ و نایلۆنێکی پێ پرسرابێ و بۆ خۆی کوڵاو ئامادە کرابەوەی دکتۆر دەیبینین نازانم لە شارەکانی دیکە بەس بۆ لە سلێمانی لای مزگەوتی گەورە بە دەوروبەری کۆمەڵی خواردن هەیە کە چەند ڕۆژێکی ماوە بە تایبەت شیرەمەنیەکان ڕێنمایی چییە ئەمانە لەگەڵەوەی کە چەند ڕۆژێکی ماوە یاخود چەند مانگێکی ماوە ئەتوانین بیکڕین زیانی نابێت و بە تایبەتی بابەتە شیرەمەنیەکان لە وەرزی هاوینیشدا هەندێک لەو خواردنانێک کە ئێهێنن بەستویەتی وردە و دەبە و لە گەرمی بەرزێکە هەیە بەردەبێت ئەو خواردنە بەستوانە کە باسی مزگەوتی گەورەت کرد من ئەم لایەکترم بینی کە خواردنەکان لەسەر عەربانەکان دانرێ سەردا باسی ئەوە بکەین خواردن کە دانرێ کۆڵێنرا کە لەو پلە گەرمی ئامادە کراوە خواردنەکە لەبارە بۆ گەشەی بەکتریاکان سەری کراوەیە بەو گەرمیە دانراوە تاوەکو نمای شەکرێ بۆ کڕیار ئەو پلە گەرمیە زۆر مەترسیدارە بۆیە خواردن کە نمایی شەکرێت لە هەموو چێشخانەکانی جیانە ئەخرێتە ناو وەتەرباسێکە و لە 65 پلەی گەرمیە ئەو خواردنە ئێڵڕێتەوە بۆی بەکتریا گەشەیتیانەکە بینەوە بۆ ئەو لاکە ئەکسپایرەکانە بەڕاستی خواردنی ئەکسپایر لە هەموو جیهانە قەدەغەیە ئیتر ماوەیەکی بمێنێ یان نەمێنێ ئەکەوێتە سەر کوالەتی ئەو ئیشە بۆ نمونە ئەو بەرهەمە بۆ نمونە هەندێک خواردنی لە قوتوناومان هەیە کە پێش ئەوەی ئەکسپایر بێ بە چەند ڕۆژێک کەپەکەی قوپێ چونکە بەکتریاکان گەشتیان کردو و گاز دروستەکەن ئەو گاسەوای لێکە کە شێوەی ئاسایی خۆی لە دەزاوە یان گوپیەوە یان قوپاوەمان نیشانی ئەوەیە کە فاسد بووە کۆمەڵی خۆراکمان هەیە ئەگەر بێت و ساڵێکیشی مابێ بۆ ئەکسپایر ڕێنماییتە ئەم خۆراکە ئەبێ بۆ نمونە شیری پاستورایزکرا و ئەڵێ نەبێت لە 4 پلای هەڵگیرێ ئەم شیرە لە شوێنێکی خراپە هەڵگیرابێ ئەوە هەر خراپ بۆ ئەگەر ئەکسپاریش نەبوو بێ هێلکەمان هەیە ئەکسپایرەکەی مانگێکە بەڵام ئەم هێلکەی من لەم ڕۆژانە هێلکەم لە بیر سوورنا و سیارەکەی چەند کاتژمێرێک سیارەکەمایە و هاتمەوە هەر کوڵا بوو هەر مارکێتەکە کە داێنێ بۆیە هەندێک زڕوفمان هەیە تەنها نووسینەکە شەر نییە زڕوفی خۆراکە ئەبێ لەکوێ خەزن کرابێ بۆیە وەک کاری لایەنە پەیوەنددارەکانە کە ئیشە بکەن کە بەڕاستی تا ئێستا ئێمە هەموو شەوتمان ئاژانسێکی سەلامەتی خۆراکمان نییە لە هەرێمی کوردستان ئەو یەکرێ لیژنەیە و ئەم شتانەیە باش ئەو باسی گەرمیمان کرد وەکو پلە باسی تیشکی خۆرکەین من پێشەکی بەرنامەکەی بانیوتم ژیان بەبێ تیشکی خۆر نابێ کۆمەڵک سوودی هەیە هەم بۆ ژینگە بۆ دار و درەخت هەم تەنانەت بۆ پێستی مرۆڤ بەڵام ئەم تیشکە کە زیاد لە پێویست گەرم بوو ئەوی کە لە کەشوهەوای بە UV دەستنیشان کراوە و تیشکە زیان بەخشەکان گەیشت تا چەند ڕاستەوخۆ کاتێک تیشکی خۆر لە مارکێت و لە بازاڕەکان لە سەوزە و میوە و ئەو بەروومانەی لە قوتوایە و لە پلاستیکایە و دانراوە کاکتۆر تو خۆرزانی ئەو تیشکی خۆرە لە هاوینە شتی وە ئەتوێنێتەوە ڕەنگی وای کاڵ کردوێتەوە با بڵێن پۆستەری وای لا بردووە کە ینی بە ئاسانی لا نابرێ بەڕاستی ئایا چی ئەم تیشکی خۆرە کاتێک ڕاستەخۆ بەرەم خوارد ناکەوێ زەرری هەیە بۆ تەندروستی مرۆڤ بەدڵنیاییەوە زۆرێک لە خۆراکەکان مەسەلەن خۆراکە گازیەکان خۆراکە شلەمەنەکان دیقەتتان نابێ بە شەفاف دروست ناکرێت بۆچی بوتڵەکان ڕەش دروستەکرێت بۆچی بوتڵەکان سەوز دروستەکرێت بۆی ڕێگە لە پیاڕۆیی تیشی خۆر بەیە بۆ ئەو ناو ئەو شلەیە یاخود ناو خۆراکە دوو کاریگەری هەیە وەک چۆن ئەڵێن کە ڕۆواک یاخود ئەو مادانە ئەو گیانەوەران پێویستیان بە وزەی تیشی خۆرە بەکتریا ژوایە دوو جۆر بەکتریامان هەیە بەکتریای ئێرۆبیک و نەن ئێرۆبیک بەکتریای هەوایی و لە هەوایی ئەم بەکتریانە بەبوونی تیشی خۆر و هەوا گەشە ئەکەن کە تۆ ڕێوگەر و لێگر گەشەی ئەوە سێنی فکرەی لە قوتونان هەمیشە مرۆڤ کە بیری لەوە کردوێتەوە کە ڕاوشکاری کردو بنۆڤی سەرەتایی هەمیشە خواردنێکی لێ زیابووە بیری لەوە کردو چۆن هەڵیگرێ بیری لەوە کردوێتەوە کە ئەم ژەمەی زیابوو مەسەڵەن ئاژەڵێکی ڕاو کردو چۆن ئەویتر هەڵگرێ وردە وردە فکرەی خەزنکردنی خۆراک هاتوۆتە پێشەوە کە دواترین داهێنانی مرۆڤ خەزنی لە قوتونان و خەزنی UV بوو
ئەمە چییە فکری خەزنکردن ئەوەیە کە تۆ مادەکە تاقیمکەی بۆی کە مەسەڵەن خسویان دەبەرخۆر وشکیان کردو ئاویانتیان نێڵەوە بالمناسبە ئاویش ڕتوبەش هۆکارێکە بۆ گەشەی بەکتریا ئەوانە هاتوون ئاویان تیا دەرهێناوە هاتوون وشکیان کردووە تاقیمیان کردووە گۆشتەکە و دواتر مادەی حافزیان تیاداناوە ئەوانەی کە بۆ منە خوێ هەر لە دێر زمانەوە باپیران ئێمە گۆشت زۆر ناو خوێبەوەی گەشەیتیانەکە خوێ چیە ئۆزمۆسە هەچی ئاو شتێک لە ناو مادە خۆراکە بێت بۆ ناو خوێکە ئەم فکرانە چییە هاتوون هەوایان لێ بڕیوە ئاویان لێ بڕیوە تیشی خۆران لێ بڕیوە ئەم سێ عامیلە دروستکەیتەوە بۆ خۆراکە لە ناوە ئەفاسی دەبێت دکتۆر بابەتی فاسفوت و ئەو خواردنە ئامادەکراوانی کە هەن لە شەقامەکانای بینین لە گەرمایەکی زۆرە ئامادەکرێن ڕێنمایی چییە ئایا ئەمانش باماشی ئەو خواردنانی دیکە زیانی دەبێت کە بەبەرخۆرەوە بەدڵنیاییەوە فاسفوت لە هەموو وڵاتێکە هەیە و لە هەموو شەقام بنەوەکانی گیانە هەیە بەڵام ئەکرێ ڕێنمایی سەلامەتی خواراکیان بەسەرا تەطبیق کرێ بۆ نمونە ئەو مادە خاوی کە بەکارێنن پاک و خاوێن بێ کە ئەکرێ تۆ بتوانانی متابعی چێشخانەیەکی گەورە بکەی بەس متابعی خواردنی سەرشەقام بۆ نەکرێمەیەکی لە مەترسیارەکان تۆ نازانی مادە خاوەکەی چییە ئەمە چ جۆرە گۆشتێکە چ جۆرە مادەیەکی خاوە کە ئەو توانێت بێ ڕقاوەکاری بێنێ دووهەم ئەو خواردنی سەرشەقامە ئایا بە چپلەی گەرمێک ئامادەکرێ وە لە چپلەی گەرمێکە خەز نەکرێت تۆ ئەبێ زمانێکت هەبێت کە ئەم خواردنی کە ئەمڕۆ بەکارێنی هی دوێنێ لێ نەنراوە تۆ توزانی دوێنێ لێراوێ لێ نراوە هەمووانە مەترسین کە چەندێک ئەم باسی شکین کۆمەڵێک عاشق و شێدای خەڵکی ئەو بینانە هەیە کە گوێ بەم ڕێنەمایانە لەوانەیە زیانەکانی ئەو کاتە یاخود ئەو چەند ڕۆژەت بەدەر نەکرد دوای مودەتێک مەسەلەن بەدڵنیاییەوە ئێمە ئاڵێن مەترسیەکانی سەلامەتی خۆراک ئەوەیە نزیکەی 320 نەخۆشی هاوبەشمان هەیە لە مرۆڤ و نێوان مرۆڤ و ئاژەڵا کە بەهۆی خۆراکەوە گوازێتەوە زیاتر لە نزیکەی 600 نەخۆشی هەیە کە دەرهاویشتەی پیاوان وترێ فود بۆرن ئیلنس دەرهاویشتەی خۆراکی وەک کە لە سکچوونێکی ئاساییەوە هەتاوەکو شێرپەنجە لەم جۆرە نەخۆشیانە هەیە هەر پزیشێکی شێرپەنجە بوو لێرە میوان و کاک دەنا ڕۆژێکیان ئاماژی بەوە کرد ناسەلامەتی خۆراک زۆر باعیسی نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەکان بەدڵنیاییەوە بۆ نمونە ئێمە ئێستا بەدەر لە بەش پاشماوەی کیمیاییمان هەیە کە لە مادە خۆراکانە هەیە کە هۆکارێک کرد هەر لە فوتبڵنەرسەوە هەیە کە ئێمە لە جیهانە ستاندەر لیمیتمان هەیە بۆ هەموو مادێک بۆ نمونە ئەبێ ئەو کاری دەوڵەتە کە دیاری بکە کە ئەو خواردنە ئامادە ئەکرێتە ناو وڵاتەوە یاخود لەو ناو وڵاتایە ئەبێ ستاندەری مادە کیمیاکان مادە حافزەکان دیاری بکرێ بۆ نمونە چەند جارێک گۆشتی هەندی قەدەخرا لە بازارە ئەوە بووکە عێراقا کە ستاندەر لیمیتی NaCl ئەمانەتیایە لەسەر و نۆرمەڵەوە کاکتۆر بە حکومی جەنابەت نووسراوە پشتکردنی نێودوڵەتی دیارە لەسەر ستاندەری وڵاتانی دەرەوەی خۆمان هەم شارەزایەتی هەم بێگومان سەردانت کردووە کەم تا زۆر هەر بەڕاست ئەو شێوازەی سیستمی سەلامەتی خۆراک بەگشتی لە ئەلفۆتایای بە ئینگلیسی لە ئەی تازێتی لە هەرێمی کوردستان سەلامەتە یا سەلامەت نییە ئەگەر کۆی گشتی وەرگین بڵێن لە سەدا سەلامەتە نەخر ئەوە ڕاشکاوی بەڵام ئەکرێ لەم جونگەیە سەلامەت بێ لەو جونگەیە سەلامەتی بەڵام کۆی وێنەکە نەخێر بۆ نمونە کاڵین ئێمە نێودەوڵەتی ئێمە ستاندەری سەلامەتی خۆراکمان هەیە هەموو کۆمپانیا گەورەکان لە جیهانە ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ بازرگانی بتەوێ خۆراکێک لە دەرەوەی وڵات بێنی بۆ هەرێمی کوردستان پێت دەڵێن سەرەتا بچۆ شەهادەی ئای سەلامەتی خۆراکی ئەو خۆراکە مامۆ بێنە کە کۆمپانیاکە هەیەی هەر بچی ئایزۆکەی بێنی بچی بیارسەکەی بێنی ئایزۆ چییە بریتێ لە کۆمەڵێک ستاندەر بەسەر ئاوەکە جێبەجێگرێ بۆ ئەوەی جەنابتان داتانراوە من ئەگەر لە بازار چەند جۆرێک ئاو بکڕم چەند جۆری اختیارم هەبێ ئاو بکڕم ئاو ئێوە ئاکڕم ناوەکەی ناڵێم لەبەرەوەی ئەم ئاوە ئایزۆی 22 هەیە ئیتر نازانم چۆن ئایزۆکەی دەرکردووە ئایا فەیکە یا فەیک نییە بەڵام بەگشتی ئەزانم ئایزۆ بەزەوە بێ حکومەت بزانێت فەیکە حتمەن بەزم وەکو کڕیار ئەو ڕۆشنبیریەم هەیە کە ئایزۆی 22 کە لەم ئاوەی ئێوە هەیە من ئەگەر دە جۆر ئاوم بۆ دابنێن سێقە بەمایانەکەم چۆمە ئایزۆی 22 هەیە ئایزۆی 22 چییە بریتێ لە کۆمەڵە ڕێوشوێن لە سەرەتای ئامادەکردنی ئاوەکەوە لە جۆری بوتڵەکەیەوە لە جۆری پاکێجینی بوتڵەکەیەوە لە جۆری کەپسکردنی بوتڵەکەی چکە جۆرێک کۆمەڵی مادەی کیمیاییمان هەیە کالێرگە ئاوەکەکە ئەمە واکە کە من ئەڵبەت ئایزۆ
ئایزۆ 22 ئێستا لە جیهانە کەم ئەضعاف الئیمانە بۆ سەلامەتی خۆراک BRC-مان هەیە FSSC-مان هەیە کە من خۆم پشکنێری بوارم ئەمانە لە وڵاتانە کراوە بە ستاندەر بۆی حکوومەتیش کاری ئاسان بێ حکوومەت دەڵێ ئەگەر تۆ چێشخانەیەکی دانا سەرەتا بچۆ حاسەبم بۆ بێنە حاسەب بریتێ لە زنجیرەیەک شوێنی سەلامەتی خۆراک کە تۆ خواردنەکەی پێ ئامادەکەی ئیتر من وەکو پشکنەری وەکو حکوومەت بۆ خۆم ئەزانم کە تۆ تەنهایە متابعی شادەکە دەکەم بزانم خەڵەکان جێبەجێەکەی یانە کەمە بۆ هاوڵاتی زۆر ئاسانترە. سپاس دەکەین بەڕێز دکتۆر ئەرکان مەنوچەر پشکنەری نێودەوڵەتی سەلامەتی خۆراک یەخوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش. من پرسیارێکم ما بە بەسقێنا بۆ دەرفەتێکی هەڵەگرین دووبارە گەرمکردنەوە زۆر جار گرفت بۆ خواردن دروستەکە بەسقێنا بۆ دەرفەت وڵا گرنگەکان آخر تۆ کۆتایی بێنە خۆتایی ئەینا بە کاتێک